خی گەورە لەشی مرۆڤی کە وا دروست کردووە سەرچاوی سەرەکی وزەی مرۆڤ لەسەر شەکرە وە بێ بە گەورەترین نیعممەت لەسەر گۆی زەوی بۆ ڕوونەکەمەوە بۆچی گەورەترین نیعممەتە لەسەر گۆی زەوی بۆ لەشی ئینسان باش دانێوەڵەکان خۆی عادەتەن ئەم کاربەی کێمە باسەکەین با بڵین ئەو شەکری کێمە باسەکەین لە بەپی گایدلاینەکان کە ڕێنمونە جیهانیەکانی بەزەبت لە چەندێک بۆ لەشی ئینسان لە ڕۆژێکە زەرورە بیخوا لەگەر لە کاربۆهیدرات لە دانێ بابلین لە کاربۆهیدراتەکان تقریباً بە حدودی لە نێوانی 45 بۆ 60% هەندێک جار هەندێ ئەو ئەگۆڕدرێ بە پێی شوێن و بە پێی ئەو شوێنەی بابڕین خەڵک کە لێی دەژێ لە نێوانی 45% بۆ 60% وزەی مرۆڤ ئەبێ لە کاربۆهیدراتەوە بێ و لە کاربۆهیدرات وتمان سەرچاوی سەرەکی چییە؟ سەرچاوی سەرەکی دانێوەڵەکانە. دانێوەڵەکان خۆی عادەتەن ئەڵین دانێوەڵەکان لە چەند چین پێک دێ هەموو دانێوەڵەیەک لە چینی سەر توێکڵەکەی و لە ناوەوە و لە چینی با بڵین ناوکەکەی بەم شێوازە بەرگێکە هەیە لە دەرەوە دوایی ناوە ڕۆکەکەی دوای ناوکەکەی بۆچی گەورەترین نیعممەتە لەسەر گۆی زەویە بۆ مرۆڤ زۆر گرنگە طبعاً توێکڵەکەی کە پێ ئەوترێ بران سەرچاوەیەکی سەرەکی فایبەرە فایبەر گەورەترین نیعممەتە بۆ لەش بۆچی زۆر گرنگە بۆ لەش لەبەرەوەی فایبەر وا لە ئینسانەکە تووشی بەپی هەموو توێژینەوە زانستەکان توانم سەدەها توێژینەوەی هەزارەها توێژینەوەی زانستی بۆ پێنیشاندم کە فایبەر ڕۆڵی هەیە بۆ کەمکردنەوەی نەخۆشی سەرەتانی قۆڵۆن سەرەتانی هەموو جۆرە سەرەتانەکان بەش کەمکردنەوەی چاوریەکان باس کۆلسترۆڵ و حڵقەی پێشوو باسم کرد چۆن ئەبێ بە فایبەر ئەبێ بە با بڵین کەمکرد ڕیشاڵەکان مادە ڕیشاڵەکان کە پێمانوت و سەرچاوەیەکی و نەخۆشیەکانی دڵ و چەندها مێتە ئەنەلسیس هەیە مێتە ئەنەلسیس یعنی کۆی توێژینەوە زانستیەکان لە یەک توێژینەوەی زانستیە کە ڕۆڵی هەیە ئەم توێکڵەی دانێوەڵانە بۆ کەمکردنەوەی نەخۆشیەکانی دڵ بە هەموویەوە باشە و نەخۆشەکانی دەمارەکانی دڵ و نەخۆشەکانی چاوریەکانی خوێن و هەروە وەکوتم نەخۆشی سەرەتان و بەو شێوازە بێ ئەمە فایبەر